بەڵایزان لەگەڵتان بەردەوامین دەچینە بڕگەی تەندروستی بەرنامەکەمان ئەمڕۆ تایبەتمان کردەوە بە قسەکردن لەسەر چەکی کیمیایی وەروە کاریگەری چەکی کیمیایی لەسەر بەرکەوتوان و کەسانی کە بە چەکی کیمیایی بەردەکەون چ کاریگەریکی لەسەر تەندروستیان هەیە بەگشتی و شێوازی چارەسەرکردنیان چۆن دەبێت لەگەڵ دکتۆر ساڵح ئەحمەد مامۆستای زانکۆ کامیوانی بەرنامەکەمان. دکتۆر بەخێربێیت بانی باش. سوپاس. تا بەبەسێک لە چەکی کیمیایی بکەین. چەکی کیمیایی چییە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم سپاس بۆ جەنابی. بەنسبەت زاراوەی چەکی کیمیایی تەڵان ئەمە زاراوەیە کە هەر لە کۆنەوە بەکار هاتووە. بەڵێ کۆمەڵ چەکێکی تایبەتن ئەکرێ ناوێن بنین کۆمەڵ چەکی کۆمەڵ کوژن کە بە شێوازێکی گشتی کۆمەڵێک قوربانی زۆر گەورە لیان ئەکەوێتەوە و ئەمانە کۆمەڵێک پێکاتەی کیمیایی ژەهرن کە بەداخەوە کۆمەڵێک تەتەوراتی زۆریان تیا ئەنجام دراوە بە شێوازێک جۆری وایان هەیە هەر لە ساتە وەختی بەرکەوتنیان ممکنە ئەبێت مایی لە ناوبردن و کوشتنی ئەو کەسێک کە بەری کەوتووە وەکو لە سەرەتاش ئاماژەم پێدا ئەم چەکانە بە چەکە کۆمەڵ کوشەکان ناسراون ئەتوانن لە کاتێکی کەمە ڕێژەیەکی ئەجگار زۆر لە قوربانی بدەنەوە و هەروەها ئەم چەکانە عادەتەن وەکو عەرزم کردن هەر لە سەرەتا بە شێوازی کلاسیکی کۆن لە جەنگەکانە پەنای بۆ براوە بەداخەوە ئەو تەکنۆلۆژیایی کە ئەمڕۆ لە باتی ئەوەی کە مرۆڤایەتی بە شێوازێکی تەندروست ئیسفادەی لێ بکە بەشێکی چۆتە ناو ئەم تەکنۆلۆژیای دروستکردنی چەکەوە و هەروەها کۆمەڵێک موادی کیمیایی زۆر ترسناک دروست کراوە کە بەداخە وڵاتەکە ئێمەش بەر ئەو جۆرە چەکانە کەوتو قوربانی زۆری داوە لەو مەجالە. جۆرەکانی چین؟ بە شێوەیەکی گشتی چەکە کیمیایەکان ئێمە ڕێگامان زۆرە بۆ قۆڕێنکردنیان ئەگەر بچینە ئەو تەفسیلات و ئەوەی ئێمە تەرکیزکەین لەسەر ئەو جۆرە چەکانی کە لە دەور و دەڤەری ئێمە بەکار هاتۆ باشترە. عادەتەن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئێمە پێویستمان بە دۆکومنتی زانستی هەیە بۆ ئەم باسانە ئەو جۆرە توێژینەوەی کە ئەنجام دراوان بۆ سەرماندنی ئەو جۆرە چەکانی کە بەکار هاتوون لەم ناوەندەی لە کوردستانە یا لە ئێران و شەڕی ئێران عێراق عادەتەن کۆمەڵێک توێژینەوە هەیە کە زۆربەی زۆریان لە ئێران لە وڵاتی ئێران ئەنجام دراون ئەوەی کە هەمویان متفقن لەسەری غازی خەردەلە گشتیان ئاماژیان پێداوە و ئێمەش خۆمان لە کارەکانی خۆمانە ئیسپاتی ئەو مۆزوعمان کردووە. خەردەلەوەتەوەی ئەوەی کە لە هەڵەبجە بەکار هاتووە خەردەلە خەردەل یەکێکە لەو گازانی کە بەکارهاتوە بە ڕێژێکی ئەجگار زۆر طبعا کۆمەڵک گازی ترشی بەکارهاتوە وەکو گازی عەساب کە ئەوانە ئێمە نەمانتوانیوە لێرە وەکو دۆکومنتێکی زانستی خۆمان لە ئێشەکانی خۆمانە ئەو نەشی زانیاریم هەبێ ینی شتێکی ئەوتۆی لۆکەڵی ناوخۆیمان لە بەردەستانیە کە ئیسپاتی ئەو حاڵتەرە بکەین هەرچەنە توێژینەوەکان کە خۆشبەختانە ئێستا لەم ڕۆژان لەم فترە پێشوە کتێبێک دەرچوو ئەلسیڤەر دەری کردو کە یەکێکە لە کۆمپانیا بەناوبانگەکانە دەربارەی ژاراوی بوون بە چەکە کیمیاییەکان و فڵدێکی زۆر گەورەی داناوە بۆ منتقی خۆمان بۆ کوردستان بۆ عێراق بۆ ئێران و لەوێ ئاماژە بە زۆرێک لەو جۆرانە دراوە یەکێ لە توێژینەکانی ئێمەش خۆشبەختانە هەر لەناو ئەوێ وەکو خۆی دانراوەتەوە بۆ ئاماژەی پێدراوە. دکتۆر پێم باش دواتر باسێک لەو توێژینەوەش بکەین بە تایبەت توێژینەوەکی بەڕێزیشتان بەڵام ئێستا کاریگەری چەکی کیمیایی لەسەر بەرکەوتوان ینی باسێک لەوە بکەین بەگشتی چ کاریگەری؟ بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی عادەتەن کۆمەڵک فاکتەر هەن کە تەحدیدی ئەوەکەن کاریگەریەکان زۆر بەقووەتن یا لاوازن. یەکێک لەوانە جۆری چەکەکانە عادەتەن ئەو مادە کیمیاییە کە بەکارهات وەگەر مادێکی زۆر بەقووەت و بەهێز بێ ئەگەر بڕەکەشی کەم بێ لەوانەیە کاریگەریی ئەجگار زۆر بەجێ بهێڵێ لەوانەیە کاریگەری ئانیشی هەبێ کە مردن و لە دەستدانی ئەو کەسێ عادەتەن هەروەها بڕی بەرکەوتنی ئەو گازە ئەگەر بێت و مادە کیمیاییەکە مادەیەکی زۆر بەهێز و بەقووەتیش بێ بڕەکەی کەم بێ لەوانەیە کاریگەریەکەشی کەم بێ عادەتەن فاکتەری سێم بریتێ لە ماوەی بەرکەوتنی ئەو چەکە مەسەلەن ئەگەر بڕەکەشی زۆر بێت و زۆریش بەهێز بێ ماوەی بەرکەوتنەکەی کەم بێ ممکنە کاریگەریەکەی هەر دووبارە کەم بێت. جا کاریسەکە لەوایە ئەگەر خۆی زۆر بەهێز بێت مادە کیمیاییەکە و بڕەکەشی زۆر بێ و بۆ ماوەیەکی زۆریش وەکو ئەوەی کە لە هەڵەبجە ڕووی دابینیمان قوربانیی ئەجگار زۆر گەورەی لێکەوتووە ینی 5000 لە هەر مەحفەلێکا باسی ئەەکەی خەڵک شۆکە بێت بەڕاستی لەبەرەوە عادەتەن کاریگەریەکان ئەو فاکتەرانە تەحلیلیەکەن کاریگەریەکانیش لە مەدای زۆر لاواز و زۆر کاریگەری زۆر کەمەوە کە جاری وای هەستی پێ ناکەیت دەست پێ ئەکات بۆ وەفات بۆ مردن کە بەعزێک لەو گازانە کە گازی عەسابن هەر لە کاتی ساتە وەختی بەرکەوتنەکە چەند دقیقەیەک لەوانەیە ئەو کەسی گیانی لەدەستدا بێ و هەروەها کاریگەریەکانی تریش مەسەلەن طبعاً لەبەر ئەوەی ئەمانە گازن بڵاو بنەوە لە هەوا زۆربەی زۆری ئەو کۆندامی لەشی مرۆڤ کە زۆر
تعرضك بۆ ئەو چەکانە کۆندامی هەناسەی عادەتەن کۆندامی هەناسە بە زۆری لەبەرەوە عادەتەن کۆندامی هەناسەیەکێکە لەو کۆندامانەی لەشی مرۆڤ کە زۆرترین زیانی بەرکەوتوی دەوێت بۆ نمونە کەسەکە لە ڕێگەی هەناسەوە ڕاستەخۆ بەرکەوتنی گازەکە دەبێت ئەگەر گازەکە زۆر بەهێز بێت و بڕەکەی زۆر وەرگرت بێت هەر تەلەفی سیەکانی ئەکات لەبەرەوە کردداری هەناسەدان مەشغولێت ئەو کەسە عادەتەن هەروەها سووتان خۆی گازی خەردەلێتێکە لە گازە سووتێنەرەکان پێست ئەسووتێنێ ئەو چینە ناوپۆشەی ناوەی لەشی ئێمە کە بە میوکەس مێمبرەین ناسراوە هەمووی ئەسووتێنە عادەتەن لەبەرەوە لە ڕوویەکی ترۆ ڕێخۆشکەری شەبێ بۆ ئەوی مرۆڤ تووشی ئەنواع و ئەشکال هاوکردن و بەکتریا و تەنە زیان بەخشەکان بێت چونکە ئەو بەرگەدەرەکەی کە بە پێز ناسراوە لەگەڵ ئەو ناوپۆشە ناوەکی کە بە میوکەس مێمبرەی ناسراوە ڕووپۆشی شانەکانی ناوە کاتێک ئەوانە تێک ئەشتێن حیسابکە تر ئەوەی کە ئێمە پێڵێن سنووریا بۆردەلاین یا حدود نامێنێت پێست کاریگەری لەسەر پێستە بێت بە شێوازێکی دووەم دوای ئەوەی کە کۆندامی هەناسەیە کۆندامی پێستە عادەتەن لەبەر ئەوە ئەوش ڕاستەخۆ بەرەو حاڵەتان چاوێکی ترە لەو هۆکارانە ئێستا ئەمانە هەمویان ینی ئەگەر یەکێک سەردانی هەڵەجەی کردبێ یا ئەو شوێنانی تری وەکو بالیسان و کە قوربانی شەکی کیمیاین ئەوانە زۆر بە وازحی زۆر بە ئاشکرا دیارە و ئێمە خۆمان لە یەکێ لە ئیشەکانمانە ئەو شتانمان زۆر بە بارزی باس کردووە کە لە یەک دوو کۆنفرەنسیش عەرزی مۆزوعانەمان کردووە با باس لەوە بکەین کاریگەری ئەم شتانە بۆنەوەکانی داهاتوو نمونەوەیان بە هەڵەبجە وەرگرت دواتر بۆنەوەکانی داهاتوو چ کاریگەریەکە بێت خۆ یەکێ لە کێشەی موادی کیمیایی ئەوەیە کە ممکنە تەئسیر ئەکات لە بۆ ماوە مادە کە بە دیێنەی ناسراوە عادەتەن ئەمە ئەم تەئسیرانە جاری وهەیە تەئسیرەکان لە ناوەکانی داهاتووە ممکنە دەرەکەون هەرچەنە من ئەگەر ڕاشکاوانە بیڵم من دۆکمنت زۆریش گەڕام دۆکمنتێکی ئۆتۆم دەست نەکەوتووە لەسەر ئەوەی کە ئێستا لە هەڵەبجە ئەو دیاردانە کە ئەی بینین مەسەرەن لە 100 ئێمە هەمومان ئەزانین ینی بە شێوازێکی زانستی تۆ بە دوا کۆمەڵک فاکتەرە ئاگەڕێ بۆ حاڵەتانە ئەوەی کە فاکتەری هاوبەشە لە ئەو بەرکەوتوانەیە بەرکەوتنە بەچێکی کیمیایی عادەتەن بەڵام بۆ سلماندنی ڕاستی ئەم قسەی تۆ پێویستە کۆمەڵک دۆکمنتی زانستی هەیە پێویستە بە توێژینەوەی زانستی هەیە ئەم کەسانە هەڵەبجە تا ئێستا بەڵێ ئەمانە کراون بە دیکۆمنت توێژینەوە کراوە لە طبعا من هەرچند کە بەیانی یادی کیمەبەرانی هەڵەبجەیە هەموو ساڵ ئێمە بە شێوازێکی کلاسیکی ئەو عادەتەن یادی هەڵەبجە ئەکرێتەوە طبعا لەگەڵ دەستخۆشین بۆ جەنابتان و بۆ هەر کەسیشکە کە لەم بوارەیە ئەوێ شتێکی نوێخوازی یا تازەگەری ئەنجام بدە ئێمەی لەو گرفتانە ئەگەر جەنابیشتان بتوان سەردانی ئەو شوێنانەکەن بە دڵنیاش ئەچن ینی ئیشێکی زۆر کراوە بەڵام کۆ نەکراوەتەوە بە دۆکمنت نەکراوە ینی ئێمە هەمیشە احتیمام بە توێژەرە لۆکەڵیەکانی خۆمان نادێن کاتێک گەڵێن ئەمریکیەک هاتووە یا بریتانیەک هاتووە هەچیەکمان لەبەردەسایە بۆی تەوفیرەکەین بەڵام احتیمام نادێن بە بۆ نیمانە ئێمە چیمان کەمترە لەو خەڵکانی کە توێژینەوەانە ئەکەن ینی بەڕاستی ئەگەر بودجەیەکی متەواضعانە تحدید کرایە بۆ ئەو شوێنە ئێستا ئێمە کاتێک سەردانی مەحفلە نێودەوڵەتیەکانەکەن ئەوان زۆر باوەڕ ناکەن بەوەی تۆ بێ وێنەیەکیان پیشان بدە یا ڕقمیان پێ بڵێ ئەو باوەڕ بە دۆکمنتی زانستی کات چەند خۆشە کاتی سیاسیی ئێمە ئەڕاتە دەرەوە کۆمەڵک توێژینەوەی زانستی لەبەردەستا بێ مەسەرەن لە UN لە هەر شوێنێککە عرض بکرێ ئێمە هەر خەریکی ئەوەی ئەڵێن ئەم دۆسیە بە جینۆساید بناسیێنین ئەمە بە دۆکمنتی زانستی ئەم ئیش ئەکرێت ینی ناکرێت تۆ بێ مثلا کۆمەڵک وێنەی ئەو کاتان طبعا ئەوانە کەم نین ئەوانە کاریگەری خۆیان هەیە بەڵام لە مەحفلە علمیەکانە دۆکمنت زانستیەکان ئەخوات دکتۆر خۆت توێژینەوەیەکت کردووە باسێک لەو پێی ینی گەشتی بەچی ینی لەو توێژینەوەنەوە بەڵێ طبعا ئێمە لە چەند ئاقارێکە ئێمەوەمان کردووە من ئەسڵەن کاتی خۆی ماسەرنامەکەم لەسەر کاریگەری شەکی کیمیایی لەسەر کۆندامی بەرگری بەرکەوتوانی شەکی کیمیاییە و ئێمە سەر ئیسپاتمان کردووە لە ئیشەکەی خۆمانە و ڕاستی ئیشەکەی ئێمەش دەرکەوت کە ئەلسیڤەر لە یەکێک لە تێکسبوکە زۆر گەورەکانی خۆیان کە ئێستا مەرجەعێکی علمیە بۆ تۆکسیکۆلۆژی بۆ زانستی ژەهرەکان لەوێ ئیشەکەی ئێمە هەروەکو خۆی بەبێ هیچ گۆڕانکاریەک دانەوە ئاماژەی بەکارەکەی ئێمە کردووە طبعا ئێمە ئیسپاتمان کرد کە کۆندامی بەرگری بەرکەوتوان یەکێکە لەو کۆندامانەی کە زۆرترین کاریگەری لەسرە و طبعا بە داتا و دۆکمنتی زانستی لە عرزمان کردووە سیستەمی بەرگری لەشیش باڵێ بەداخەوە تێک دەدات کاتێک کە سیستمی بەرگری لەش تێک چوو بۆ خۆت ئەزانی ئیتر مرۆڤ معارەزە تووشی ئەنواع و ئەشکال مەشاکل بێت کە ئێستا زۆرێک طبعا یەکێک لە تأثیرە زۆر خراپەکانی هەنێک لەو چەکە کیمیانەیە ئەوەیە کە بە زاراوەی زانستی پێوتێت لۆنگ تەرم ئفێکت واتە کاریگەریی زۆر درێژخانی هەیە مثلا ئێمە هەمومان هەواڵ ئەبیسین دوێنێ پێرێ مانگی پێش ئێسا هەمیشە قوربانێکی تری چەکی کیمیایی ئاڕوات لەبەرەوە ئێمە بەداخەوە وەکو ئەوەی لە بواری توێژینەوە زانستیەکان نەمانتوانیوە
ڕۆڵی خۆمان وەکو پێویست بجێڕین و احتیمامێکی تەواو بدەین بە مەوزوعە لە مەسەلەی چارەسەرکردن بە دوواچوونی گرفتەکانیش ئەوانەی کە لانی کەم ئەو گرفتانی کە ئێستا ئەزانین هەیە بە شێوازێکی زانستیش مامەڵەمان لەگەڵ ئەوانە کردووە من احتراماتم هەیە کاتێک پزیشێک ئەڕوا لە هەڵەبجە تعین نەبێت مقیمە یا حتا ممارسە یا ئەگەر خبرێکی زۆریشی هەبێت خۆ شەرت نییە ئەو پسپۆر بێت لەو مەجالەیە ئەوە خەڵکی زۆر بە ئەزمموی ئەوێت کۆمەڵ کەسانی ئەوێت کە ئاسان ئەکرێت تۆ تیمێک بنێری مەسەن حد نزیکترین شوێن ئێرانە لای خۆمان کەوان ئەکسپرینس و تەجروبەیەکی زۆر باشیان لەو مەجالە هەیە ئەکرێت نەخۆشێکی بەرکەوتوچێکی کیمیایی وەکو نەخۆشێکی ئاسایی ئێمە مەمەڵە نەکەین من چەند جار پێشنیاریشم کردووە بۆ مەوزوعە نازانم زۆر بە هەند وەرنەگیراوە ئیتر بەرگوێ نەکەوتووە یا چۆن بۆ من نازانم الحاصل حتا پێشنیاری ئەوم کردووە کە ئەو کەسانی قوربانیچێکی کیمیاویان ئەگەر کارتێکی تایبەتی خۆیانیان هەبێ هەموو خزمەت گوزارەکانیان بەبێ بەرامبەر تەقدیم بکرێت لە ناویشانە خزمەت گوزارە تەندروستی بەڵێ مەریوە بەستلەوە بکەین ئەو ناوچانەی کە بەرچێکی کیمیایی کەوتون یا خوچێکی کیمیایی بەرکەوتووە دواتر ئەگونجێ بۆ ژیانکردن بەڵێ پرسیاری زۆر گرنگە عادەتەن بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیاری جەنابشی دووبارە هەر ئەبێ بچمەوە سەر قسەکەی یەکەم جار کە بڵم پێویستمان بە دۆکمنتی زانستی هەیە بۆ مەوزوعە چونکە ئێمە لەبەرەوەی وەکو کەسێکی ئەکادمی قسەکەی ناکرێت لە خۆمەوە ڕقم عرضکەم و ئەمانە طبعا خۆشبەختانە ئەو چەکە کیمیانی زۆربەی زۆریان لە ئاوا ئەتوێنەوە یعنی تێک ئەچن تەلەف ئەبن لەبەر ئەوە بەڵێ ئەو شوێنانە هیچ گرفتێکی ئۆتویانتیانی هەرچەند بازە لەو پێکاتە کیمیانە کاتێک تێک ئەشتێن کاتێک هەڵەوەشێن ئەو بەرهەمە هەڵوەشاوانە جاری وایە کاریگەری لە خودی مادە کیمیایەکە زیاترە ئەگەر بە نمونە هەر شتێکی سمپڵ و سادە باسکەم بۆ ئەوی هاوڵاتیانی بەڕێز لەمە حاڵی بن خوێ چێشکە لە NaCl پێکاتووە بە یەکەوە چەنە گرنگە بەڵام کاتێک بەجیابن دوو توخمن کە لەوچی هەردووچیان کاریگەری زۆر نێگەتیف و خراپ لەسەر تەندروستی مرۆڤ بەجێ بهێڵن لەبەرەوە بەڵێ ئێستا من ئەوەندەی بزانم هەنێک بەڕێز لە کۆلیجی کشت و کاڵ لە کۆلیجی زانست کاریگەریان لەسەر ئیشیان کردووە لەسەر کاریگەری ژینگەیی تا ئێستا دۆکومنتێکی وای دەست نەکەوتووە کە پاژماوەی ئەو چەکانە لەو ناوەندانە مابن لە ناو ڕۆکەکانە تا خەڵک بترسێنەوێرە بەکاریان بهێنێ کاریگەری ژینگەی دروست نەکەوە دکتۆر بێگومان چۆن دروستی نەکردووە هەر ئێستا پرسیارێکت لێ کردم وتم یەکێک لە کاریگەریەکان لەوانەیە تەسیل لەسەر بۆ ماوەمادە بکە خۆ مەگەر بۆ ماوەمادە لە ناو ڕۆک و لە ناو هەر زیندەوەرێکە ئەو حاڵەتانە هەیە بەڵام تەسیراتی ژینگەی بە مروری زەمن وردەودە بەرەو کەمبوونەوە ئەڕوات عادەتەن چونکە وەکو ئارزم کردی ئەمانە ئەتوێنەوە لە ئاوا و ئەم هەموو بارانە و لافاوەش کە دێت عادەن کاریگەریەکانیان کەمەکاتەوە ئەوەی کە زۆر ترسناکە جاری وایە مەسەن کەسێک زەوی ئەچێڵێ یا چاڵێک هەڵەداتەوە ممکنە کۆمەڵک لەو پاشماوانە ئەوە زۆر ترسناکە مەفروضە یەکسەر جهەتی معنی لێ ئاگدار بکاتەوە بۆی خۆی نەبێتە قوربانی کاریگەری لەسەر لایانی دەرونی دروست دەکات بێگومان یەکێ لەو خاڵانی کە ئێمە ئاماژەمان پێداوە لە ناو توێژینەوەکانی خۆشمانە یعنی بە دووری مەزانە بەشێک لەو لاوازبوونی کۆندامی بەرگریانە کاریگەریەکی ناڕاستەوخۆی لایەنە دەرونیەکە بێت بۆ نە حاڵتێکی دەرونی هەیە نەخۆشێکی دەرونی هەیە وەڵی من ئەگەر ئێستا بێم هەمووی لەوە نتوانم بە خەڵبەندی کەسێک سەردانی ئەو دەڤەرانە بکە ئەبینێت ینی خەڵک بێزارە خەڵک ماندووە تعامل لەگەڵ یان تا ڕادێک ینی تووشی ئەس بووە مثلا چەند کەس ڕۆشتە ئەوێت چەند جار باس کراوە چەند وعد درراوە ئەوانە هەموو تەسیراتیانێ بێگومان تۆ بیر بکەرەوە لە ناو عائلەیەکە 25-30 کەس ڕۆشتووە ئینسان ئەبێ باری دەرونی ئەو کەسە استقراری لێکوێ بێ کاتێک تۆ هەموو ئەم حاڵەتانە ئەبینی ئەچیتە ئەو دەشتە ینی 200-300 گۆڕەبینی هەموو کەس و کاری خۆتە ئەبێ باری استقراری دەرونی ئەو کەسە لێکوێ بێت دکتۆرەوەی لە هەڵەبجە بەکارهات تەنها خەردەلە نەخێر خەردەلێکێکە لە پێکاتەکانی ئێرانیەکان ئاماژیان پێداوە گازی سیانی دیتیا بووە غازی عسابی تیا بووە VX ئەمانە کۆمەڵک پێکاتەن طبعا ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعس پێکاتەیەکی تێکەڵەی لەمانە دروست کردووە بۆی زۆرترین کاریگەری هەبێتە یعنی هەنێ لەو بۆمبانە تێکەڵە بوون یەک توخمی دیاریکراو نەبووەکو بڵێن غازی خەردەل پێکاتەیەکی تێکەڵکراو بۆ لە بەرە زۆرترین کاریگەری جێشتووە خەردەل مەترسیداترین یان زیاتر نەخێر نەک مەترسیدارترینیانە خەردەلێکێکە لەو طبعا ئەوانەی کە گازی عسابن یەکسەر ئێکوژێت لەمە مەترسی زیاتر لە مردنی کەسەکە ئەبێت چیتر بێ عادەتەن و هەروەها غازی خەردەلێکێک لە ئیشکالەکانی ئەوەیە ئەگەر دۆزەکەی ئجگار زۆر نەبێت لەو کاتابی کوژێ کاریگەریەکی زۆر درێژخانی خراپی لەسەر جێهێڵێ زۆربەی زۆری ئەو کەسانی کە ئێستا لە هەڵەبجە ئەناڵێنن بەدەست کاریگەریە لاوەچیەکانی گازی خەردەلەوە ئەناڵێنن حاڵی حاضر بەڵێ لە ڕووی علمیەوە چی کراوە بۆمە لە ڕووی زانستی ئەوەی من ئاگدارم بێت لە ڕووی یاساییەوە چەند توێژینەوەک ئەنجام دراوە بە دەستخۆشیەوە من ئاگام لێیانەوە ڕاوێژ بووە لە بینمانە بۆ ئیسپاتکردنی لایەنی ئیجرامی یا ئەو کاریگەریانە
عادەتەن و ماستەر بوون طبعا توێژینەوەکان بەڵێ هەروەها لە کۆلیجی کشت و کاڵ ئاگدارم دوو توێژینەوەیک ئەنجام ئەم هەوڵی شخصی بە دوکتۆر خو دەستگایەکمان نییە بۆ منە دەستگە بەداخەوە ئێمە چێژەکەمانەوەی دەستگایەکی دیاریکراومان نیە ئێمە لە زانکۆ سلێمانی یا لە زانکۆکانی ترا تازە خەریکی دروستکردنی سنتەری توێژینەوەین طبعا سنتەری توێژینەوە تۆ ئەگەر بینایەکەت بێت ئەو پەڕی مەرموق بێ ئەگەر فاسیلیتییان نەبێ ئەگەر موادیتیان نەبێ ئەگەر پارەی بۆ دابین نەکرێ ئەگەر خەرجی نەبێ تۆ توێژەر بەتەنها چی بکالێەوە ئێمە یەکێک لە ئیشکالەکانمان ئەوانەیە هەر ئەو توێژەرانی ئێمە ئەڕۆن بۆ ئەڵمانیا ئەڕۆن بۆ بریتانیا ئەبینی جوانترین و باشترین و ئیبداعەکەن لەوێ چونکە لەوێ موادەکان لە بەردەستیان هەیە بەڵام لێرە ئێمە هەمیشە گلەیمان لێکرێ ئێوە چیتان کردووە چیتان کردو ئەخر خۆ توێژینەوەی زانستی بە دوعاکردن ناکرێت خۆ توێژینەوەی زانستی بەچی ئەکرێت پێویستی بە بودجە هەیە پێویستی بە پارەیە پێویستی بە ئامێر هەیە ئێمە شانمان لە بەردەستانیە لەبەرەوە ئێستا چێکم لەو کەسانە بە ڕاشکاوی لە شاشەکەی جەنابتانەوە ڕای ئەگەێنم زۆر جار ڕووم نایە هەر بەسەردانیش بڕۆم بۆ هەڵەبجە ئازارێکی زۆری خەڵکم داوە توێژینەوەم لەسەریان کردو نەمتوانیەوە شتێکیان تەقدیم کەم نەمتوانیەوە پارچەی پارەسۆڵیان تەقدیم کەم یعنی ئیمکانیاتی ئێمە هەمومان محدودە و ئێسێش ئەبینی ئیمکانیاتی تریشی لێ هاتووە لەبەرەوە عادەتەن چەند خۆشە تۆ کاتی توێژینەوەیەک ئەنجام بدەیت دەستگایەکی معنی بێتە پێشەوە ئێمە بەداخەوە یاڵم توێژینەوەکانی ئێمە لەوانە لەسەر ڕەفەکانی سەر دنیای تەفتۆز و خۆڵی لەسەر نشتوی هەر کەس ئاگەشی لێنێ چی کراوە چی نەکراوە بۆیە ئەو کەسانی کە لە بواری هەڵەبجە ئیشەکان لە پارێزگاری هەڵەبجە ئیشەکان کۆمەڵی قوربانیان پێویستە ئەو دۆکومنتانە هەموو کۆ بکرێتەوە کاتێک کەسێکی بیانی دێتە پێشەوە یا سەفەرێکەکەین ئەچین بۆ مەحفەلێکی نێودەوڵەتی ئەو دۆکومنتانە هیچی پێ ناچێونە ناڕحەت نییە ئێوەکو زانکۆکان هیچ شەوڵێکتان نەیەوە بۆ کۆکردنەوەی خۆی لە ڕاستی ئەرچی ئێمە نیە وەکو زانکۆ بێن ئەو مۆزوعانە تەرتیب بکەین ئێمە وەکو توێژە ئەرکمانە توێژینەوە ئەنجام بدەین دەستگا معنیەکان پێویستە ئەو شتانە کۆ بکەنەوە ئێمە ئەزانین وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالمان هەیە مەسەلەن مەفروزە ئێستا ئەوان دۆسیێکی تایبەتیان هەبێ کەی ئەوان لە دەرگای ئێمەیان داوە ئێمە هاوکاریان نەکەین یعنی هەستەکەی هەماهەنگێکی پێویست دەبێنی ئەم ئۆرگانانەی ئێمە نییە ئێمە کاتێ باسی سیستم ئەکەین سیستم ئەمەیە مەسەلەن ئەم وەزارەت ئەگای لێوتر بێت جاری وایە توێژەرێک من خۆم لە توێژینەوە لە مناقەشەی ماستەرنامەی یەکێ لە خوێندکارەکانی ماستەرە دانیشتوم لە زانکۆی سلێمانی لەسەر مەناسەکە ئەڵێ ئەمە یەکەم توێژینەوەی ئەنجامدراوە لە کاتێکا من هەر خۆم سێ توێژینەوەم بڵاو کردبوو لەسەرەوە دوای پێم وتم برام تۆ ئاگداری مۆزوعەکان نیت ئێمە هەماهەنگ دین بەیەکەوە ئەمە یەکێکە لە گرفتەکانمان بەڕاستی ڕەنگە تاوانیاویش نەبێ گەل لایەنێک نەبێ ئەم توێژینەوانە کۆ بکاتەوە بینێ خۆی باحث ئەبێ بگەڕێت توێژەر ئەبێ بگەڕێت بزانێت چی کراوە چی نەکراوە خۆمە توێژینەوەکانمان هەموو لە گۆڤارەکانە بڵاو کردوێتەوە لەبەرەوە مەفروزە بگەڕێ بە دواشتەکانە یەکێ لە ئەرکەکانی توێژەر بەدەستخستی سەرچاوی زانستی عادەتە با تۆ زیاتر لەسەر ئەو بەرکەوتوانە بۆ سنێستانی ژمارەیەک بەرکەوتو هەیە پێما بنزیکی 100 بەرکەوتو زیاتریش هەیە کە ماونەتەوە کە ئێستا بارودۆخی تەنووسیان ناجەگیرە ئەمە چارەسەریان قورسە یاخود چی ینی چارەسەریان نییە ئێستا لە خۆی بازێ لەو حاڵەتانە وەکو چارەسەر طبعا هەرچەند ئەمە مەجالی پسپۆڕی من نییە قسە بکەم لەم مەجالەیە عادەتەن ئەمە مەفروزە وەزارەتی تەندروستی تیمێکی تایبەتی هەبێت و خیبرەی باشیان هەبێت لەو کێشانەیە بزانن مەسەرەن طبعا ئێستا دەیتێ زۆر لەبەردەستایە توێژینەوەی زۆر لەبەردەستایە وەکو عرضم کردن ئێستا ئەنواع تێکسبوک و کتێب هەیە لەسەر ئەو گرفتانە و ئێستا بە توێژینەوە بەعزێ لەو دەو چارەسەرانە عرض کراوە ئەکرێ ئێمە ئیسفادە لەو حاڵتانە بکەین ئێمە یەکێ لە گرفتەکانمان ئەوەیە ئەم نەخۆشە بەڕێزانە یعنی هەر ڕۆژێ پزیشێکیان بینێ ئەمە یەکێکە لە گرفتەکان ئەمە هەر بۆ کۆمەلگاش ڕاستە مەفروزە هەر یەکێک لەو کەیسانە لەو حاڵەتانە کەسێکی شارەزا و پسپۆرت کە پێشتر هستریەکەی تاریخەکەی بزانێت ئەمە چی لەگەڵا کردووە خۆ ناکرێ مثلا ئەمەوەکو نەخۆشی درێژخایانە ناکرێ هەر جۆرە دەرمانێ بەکاربێنێ جاری وایە تۆ دەرمانێ بەکاردێنی بۆ چارەسەری ئەم کێشەکەی ئەولاد بۆ خراپتر و ئاڵۆسترەکات لەبەرەوە ئەگەر تیمێکی تایبەتی پسپۆر هەبێت لەم مەجالانەیە هەمیشە ئەو کێشانەی کە کێشەی مستعسیم جاری وایە حاڵتێکی خراپ دروستە بێ مراجعی ئەو شوێنانە بکەن بۆی علاجێکی باشیان پێ بدا وەسوود وەربگرن لەو مادە علاجیانە کە پێیان ئەدرێ عادەتەن چونکە جاری وا هەیە ئەگەر تاریخی وەرگرتنی دەرمانەکانی ئەوەی کە لە مدیسنا لە طوبا پێ ئەوترێ هیستری ئەو کەیسە ئەو نەخۆشە باش نەزانرێ عادەتەن من کە نەخۆشێک دێتە لام علاجێکی بۆ وەسفەکەم جەنابەت دوێنێ هاتووتە لات علاجی تری بۆ وەسفەکەی لەبەرەوە عادەتەن ناگێتە ئەنجام وەکو ئەو وایە کەسێک نەخۆشێکی شەکرەی هەیە نابێت بچێتە لا هەر کەسە بێت دکتۆرێکی پسپۆڕی تایبەتی خۆی هەیە خۆ ئەم گرفتانە ئەگەر لە نەخۆشی شەکرە و لەو نەخۆشیانە خراپتر نەبن کەمتر نین عادەتەن بۆچی ئیهتیمامێکی ئەو توی پێ نادین من لەمە حاڵی نابن تێی ناگەم بەڵێ وڵاتێکی وەکو ئێران لە کاتی کیمیابارانی هەڵەبجەیە زۆربەی هاوڵاتیان و نەخۆشەکان و بەرکەوتانی چێکی کیمیایی ڕوانەی ئێران کران هەوڵ نەدراوە ئەو بەڵگانە و ئەو نەخۆشانەی کە چوونەتەوە وەکو بەڵگە و دۆکۆمنت کۆ بکرێتەوانێ و بهێنرێتەوانێ لێرە خۆی ئەمە هەرچەند ئەم پرسیارم زۆر زانیاریم لەسەری نییە بەڵام من لەوە گومانم نییە کە ئەو توێژەرە ئێرانیانە کاتێک ئەم تیمە نەخۆشانی ئێمە مەشکورن هەر جیهەتێ نردبنی بۆ عیلاج چوونەتەوێت دڵنیام نمونیان لێوەرگیراوە توێژینەوەشیان لەسەر کراوە عادەت
لەبەرەوە ئەکرێ ئێمە ئەو شتانە عادەتەن بە تەنسیق ئێستا خۆشبەختانە ئەوەندەی ئاگادار بم تەنسیقەیە لە بینی زانکۆی سلێمانی و هەنێ لە زانکۆ ئێرانیەکانە ئەکرێ ئێمە ئیساری ئەم مۆزوعانە بکەین ئەو کەسانی کە لە علاقاتان مەسەلەن ئەو توێژینەوەی لەوێ کراوە لانی کەم ئێمە نووسێکمان دەستکەی وەکو دۆکمنت لە مۆنۆمێتەکەی هەڵبجا دای بنین ئەمانە مەسەرەن ئێمە کۆمەڵێکمان هەیە لە کشت و کاڵ کۆمەڵێکی تر هەیە مەسەرەن کۆمەڵێکی تر هەیە یاساین ئەمانە هەموو لەوانەیە سی توێژینەوەی زانستی زۆر جوانمان دەست بکەوێت ئێمە لەوێ و ئەمانە ئەبنە سەرچاوە بۆ ئەوی گەنجێکی تر کەسێکی کە لە بوارەکە بتوانێت ئیدامە بدا بە ئیشەکان چونکە توێژینەوەی زانستی من لە خاڵک دەستم پێ کردووە لە شوێنە کۆتایی نایێت لە توێژینەوەی زانستی کۆتایی نییە لەو شوێنێ من کۆتاییم پێهێناوە یا خۆم یا کەسێک کە بێ لەوە دەست پێ بکە چونکە نەتیجە نادێ بدەسەوە تۆ نیوە ناوچڵ دەرەچە ئیشەکەت ئێستا من هاتووم کاریگەریەکانی چێکی شیمیایی لەسەر کۆندامی بەرگری باەکی کە بێت ارتباتێک دروستکە مەسەرەن بێت جۆری خانەکان بزانە کەم جۆریان تەسیری تێکراوە یا کەم ئۆرگانە زیاتر مەسەرەن کاریگەری جامەکان وتر و زانستی تر بن طبعا هەرەبێ وابێت اینجا ئیش ئەبێ عادەتەن بە تیم بکرێ مەسەرەن من کەسێکی شیمیایی دزیشێکی باڵتنی و هەروها مجموعەیەک بە یەکەوە هەر کەسە لایەنێک بگرین یشی زۆر جوان تەقدیمەکەین بەڕاستی بەڵێ دکتۆر لە چەند ڕۆژی ڕابردوودا داعش لە ناحیەی تازەی نزیک لە باشووری کەرکووک جۆرە چەکی بەکارهێناوە کە دەوترێت ئەویش خەردەلە ینی نازانمە گەزانێت هەبێت لەسەرمە ئێستا ئاین دەتوانرێ ئەم چەکە لە هەر شتێکی کە بەکار بهێنرێتە مادەی شیمیاییە تەمان کاریگەری دەبێت من باڵێ دەست خۆش بۆ ارتباط لەبێنی ئەم حاڵەتانەیە تەبان زۆر گرنگە ئەو قسانەی کە ئێستا من عازم کرد لە خزمەتی جەنابتان و بینەرانی بەڕێزە اینجا ئێستا ئەزانین ئەهەمیەتی ئەم باسانە چەنە گرنگە ئەگەر ئێمە دەستگایەکی تایبەتمان هەبێ سنتەرێکی توێژینەوەی زانستیمان هەبێ بۆ هەر کێشەیەک معقولە یعنی وەکو ئێستا ئەگەر نەچم بەلایانی نەوت و تەرتیباتەکە با نەچم بەولایانە ئەگەر کە بەلەوای نەوتەکەی گیرایەوە ئێتە تۆ ئەوێ هیچت نییە بیکەی لێرەش وایە لێرەش وایە تۆ گەر سنتەرێکی توێژینەوەی تایبەتی خۆتت هەبێت چی پێویستەکە هەمیشە پەناوی بۆ خەڵکێکی کە ئێستا بێ بەخا تەحلیلمان بۆ بکە ئەبێ ئوردون تەحلیلمان بۆ بکە ئەبێ سامپڵ بنێرین بۆ فڵانە شوێن فیسا و بەعزێ لەو کەیسانە شتی ئانیان پێویستە ینی تا تۆ بڕیارە دەی ئەم ئیشە چییە ممکنە کار لە کار ترازا بێ لەبەرەوە من زانیاریم نییە کە چ جۆرە چێک چونکە عرضم کردن ئەمانە پێویستی بە ئیسباتاتی علمی هەیە ئەوەی بیستمانە لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە لە بەرپرسانەوە جۆرە چێک بەکار هاتووە کە پێکاتەی کیمیایی تایە طبعاً هەر ناوی چێکی کیمیایی عادەتەن بەڵام پێکاتەکەی چییە بەڕاستی زانیاریی ئەوتۆم نییە لەسەری بەڵێ سپاس دکتۆر ساڵح ئەحمەد مامۆستای زانکۆ سپاس دەکەی جارێکی دیکە بەخێر بە بەرنامەکەمان سپاس